پاشان وجاوە باوەڕبوون بە ڕۆژی دوایی، باوەڕبوون بە مردن، باوەڕبوون بە قەبر، باوەڕبوون بە زیندووبوونەوە. ئەگەر یەکێک لە ئێوە هیممەتی هەبێ بەلادانی شاخەکان بەڵام پشت بەخوای پەروەردگار لێرەوە دەستخۆشی لە خوشکانی ئازیزمانەکەین لە مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان کە هەستاون بە ئەرکێکی پیرۆز ئەویش جێبەجێکردنی نەخوێندەواری واتە کردنەوەی خولێکە بۆ نەهێشتنی نەخوێندەواری کە ئەم کارە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای جەنگی بەدر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمری کرد کە موسڵمانان فێری خوێندەواری بن. لێرەیە کۆمەڵێ مامۆستا خۆبەخشانە خۆنەویستانە هاتوونەتە بەر ئەو ئەرک و بەرپرسیاریەتیە و ئەو ئەرکەیان جێبەجێ کردووە لە قۆناغە جیاوازەکانە بۆ نمونە 7 ساڵ کۆمەڵی خوشکیان پێگەیاندووە و فێری خوێندەواریان کردووە. بۆیە ئەم هیوادارین چ فێرخوازەکان بەردەوام بن چ مامۆستایانیش ئەو هیممەت بەرزییان بەردەوام بن. ئێمە بەرەوەی هەنگاوەنی لەبەرەوە ئەوە هاندێکی زۆر چاکە بۆ ئێمە. من ئامادەم کردووە لە خزمەتتانە. خوا بەزیاد بێ سپاسی مامۆستاکانەکەممان دووبینیان ئیشەڵا بە فیڕۆ ناڕوات. ئێمە هاتینە ئەم قوتابخانە ئیشەڵا ئێمە ناو خۆماش نەوەزانی لەخوا بەزیاد بێ نەمازانی دوو چییە؟ لەخوا بەزیاد بێ ئیسا زۆر باشین و لەخوا بەزیاد بێ ناو خۆمان بنووسین و دوو کەلمە بنووسین و ئیتر حەزەکەین فێر زانیاری بین و بەرەوە پێش بڕۆین و وڵایی زۆر دڵخۆشم لەخوا بەزیاد بێ خوای گەورە دڵخۆشمانەکە ئیشەڵا سپاسی هەموو مامۆستاکان و ماندووبیانەکەم. وڵام ماندوون ئەزیەتیان کێشا دەستی ماندوویان ئەگوشم وەڵاهی ئەوانەیش وا گەنجن و تااقەتیان هەیە هیوادارم ئەوانش بێنە بەر خوێندن بە ئێمە نەریان ئێوە پیرن و فێر خوێندن نابن لەخوا کەریبە ئیشەڵا چاک کەروی بزانین هەر باش. دەستخۆشی لەم قوتابخانەیە ئەەکەم کە خوای گەورە ئەم هەلەی ڕێخست بۆ ئێمە پۆلی پێنجم لە ئاستێکی زۆر باشە. من هیچم نازانی کە هاتمە ئەم مەکتەبە سوپاس و پێزانی بۆ خوای گەورە ئێستاکەس شتە خوێنمەوە شت فێر بوومە الحەمدوللا بەرەو پێشەوە چوومە زۆر دەستخۆشی لە مامۆستاکانمانەکەین ئێمە ئەرکە خوۆن ئێمە زۆر دەستخۆشییان لەکەم کە ماندووە بن پێبانەوە. سوپاس ستایش بۆ خوای گەورە کە ئەم هەلەی داوە ئەم دەرفەتەی داوە ئێمە لەم قوتابخانەیە خوێنین زۆر دەستخۆشی لە مامۆستاکانمانەکەین. زۆر دڵخۆشم وازانم تازە لە دایک بوومە کە بەم خوێندنە ئیشەڵا بە تەمانیم کۆڵژ دەم هەتاکو بە تەواوەتی تەواویەکەم. پیاوان و ئافرەتانی و لەبەرز باسەکەی پشتیوان بەخۆی دەستخۆشتانێکی خوای گەورە پاداشتی مادەبوونتان بداتەوە. ئێمە لە قوتابخانەیە ئەم ساڵ بۆ ساڵی حوتەممانە لەم قوتابخانەیە لە پۆلی یەکەوە هەتا وەکو پۆلی حوتمان هەیە. ئەمە هەنگشتمان بە ینی ئەو مناسبەتەوە کردو کە پۆلی حوت هەموو ساڵێک ئێمە ئاهەنگیان بۆکەین لە پۆلی یەکەوە تاکو پۆلی حوتمان هەیە. ئێستا بە 110 قوتابیمان هەیە لە هەر قۆناغێک و نزیکەی 15 بۆ 20 قوتابیمان هەیە. بەڵام لە پۆلی یەکەکانمان ئەم ساڵەکە سوپاس بۆخوا 31 قوتابیمان هەیە لە قوتابخانەکەمان. وڵایی قوتابیەکانمان لەبەر ئەوەی ناتوانین بڵێ ئەوانی تر لە چۆن بڵێ 18 ساڵ هەمانە هەتاوەکو بۆ 45 ساڵ 50 ساڵی تیا بەروسەری تایە. ئیتر هەموو قۆناغێکمان ینی هەموو تەمەنێکمان لەگەڵایە تەمەن معنی قوتابیمان لەگەڵایە تەمەنی ینی شەستەکان بەرەوسەری سوپاس بۆخوا کە لێرە بەردەوام و لە هەمان کاتیشە قوتابی قورئانیشە. قوتابیەکانمان ینی مەبەستی ئێمە لە کردنەوەی ئەم مەدرسەیە تەنها ئەوەمانە کە قوتابیەکانمان هەم خوێنەوار بن ینی خوشکانیان هەم خوێنەوار بن هەمیش لە هەمان کاتە بتوانن قورئان بخوێنن و سوپاس بۆخوا ئێمە توانیومانە ئەو هەنگاوە بنین و سەرکەوتوش بووینەتیایە. ئەو قوتابیانی کە جەنابە لێرە ئەیبینی لە 150 ئەتوانن بڵێن قوتابی قورئانیشن لەگەڵ قوتابخانەکەشمانە. وڵای داواکارین لە هەر خوشکێک لە هەر تەمەنێکە لە هەر کاتێکە ئینسان پێویستی بە ئەوە هەیە کە فێری خوێندن و خوێندەواری بێت. چونکی کەسی خوێندنەوە لەگەڵ کەسی نەخوێندەوارە وەک ئەوە وایە کەسێک کە بینابێ و کەسێکش کە نابینابێت. بۆیە پێویستە لە هەر تەمەنێکاوی هەوڵی ئەوە بدەیت کە فێری خوێندەواری بێت. من وەک خولیایەکی مناڵیم لە مناڵیان نەخراومەتە بەر خوێندن. ئیتر ئیستا بەڕاستی پار لە شوێنێکی تر بووم نەم ئەزانی کە ئێرە هەیە. هەتا لە ڕێی خوشکێکەوە مامۆستا دەریا خوا لێی ڕازی بێ وتی ئەو شوێنە هەیە و هەموو ساڵێکە بڵێن مەرحەلەیە
ئیتر منیش بەڕاستی بڕیارمدا و هاتم و ئیسە قۆناغی دووم و سپاس بۆ خۆی گەورە پاشان سپاس بۆ مامۆستاکان بەڕاستی سفادەمان زۆر کردو گورە بەرزی خۆشمان دەورە بینێ وەکو مامۆستا جەزاوتی ئەبێ خۆمان نیەتمان هەبێ زۆر سپاس بۆ خۆی گەورە یعنی بەڕاستی وەکو مناڵێک چۆن تازە لە سەرەتا منش لە سەرەتایە خۆم و کتێب چکۆلەکەم پۆلی دوین ئەو لە مەکتەبی ترا منیش لێرە لە مەدرسەی کۆمەڵی دادگەری بەڵێ بەڵێ بە پشتیوانی خۆی گەورە ئومێدم زۆرە ئینشاءڵڵا ئەرە وەڵڵا پای بەس دەستخۆشیان لێکم چایان ماچەکەم بەڕاستی ماندوونە ناسانە کاری خۆیانەکەن خۆی گەورە لیان ڕازی بێ و سپاسیانەکەم